سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم دووبارە لەگەڵتان بە ڤیددیویەکی نوێ ئەستا ئەو کاتەی ساڵە کەوا سێ4 ساڵامە خەڵاتی یاریەکان براوەکان هەڵدەبژێرین بە پێی چەناڵی ژیر واتە من دەنگ دەدەم لەسەرەوەی کامە باشترین یاریە لە کامە کاتەگۆریم هەموو ساڵە گەیم ئەوەرد سەنجام دەدرێت و هەموو ساڵێ منیش ڤیددیویەکی لەو شێوازە دروست دەکەم بە ناوی بادەنگ بدەین ئەگەر ئێوەش حەز دەکەن دەنگ بدەن زۆر ئاسانە دەچێت گوگڵە حیاتەکە لە سێرچی دەنووسی گەیم ئەواردز باشە بەو شێوازە دەنووسی لە گەیم ئەواردز سایتەکە دەکەیەوە ناوی خۆت تۆمار دەکەی زۆر بەسیتە گوگڵەکە ئەکاونتەکە داخلی دەکەی و دەتوانی ئەوە بکەیت چۆن دەڵێ دەنگ دەست بە دەنگ نامکەین ئەو ساڵ ئێستا حالیە تقریبان نزیکەی نیو سەعاتێکە کاندیدەکان ئاشراکرێنە و لە 8:12 ساعت 7:30 شەو بە پێی ئیتی کاتی تیبزین دەکات چەندی خۆمان ساعت 3:30 بەرەبەیان کە زۆر زووە بێگومان ساعت 3:30 بەرەبەیان براوەکان ئاشا دەکرێت کەمە ناتوانین سیرکەین بەزە ڕۆژی پاشی ئینشاڵڵە باسی دەکەین ئۆکەی ستارت ڤۆتینگ من لینکەکەم کردیتەوە ئۆکەی ئەوەندە کاتەگۆریەمان هەیە 1 2 3 4 لەولایە 2 3 4 5 6 7 8 4 دەکات چەند دەکات برکاریم خراپە بعد دەست پێ بکەین با لە خوارا دەست پێ بکەین بێست ئیسپۆرت ئیڤنت باشترین یاری ئیڤنتی ئیسپۆرت پێم وابی ئیڤۆ هەڵدەبژێرم لە چاوان ئەوانە زۆر گرنگ نینە بۆیش بە ئەوەی خۆمان دەنگ دەدەین بە بێست ئیسپۆرت پێم وابی کامێرایەکەم شوێنی کردیە بە کامێرایەکەی ئەبنەوی بینە ئەو لایە زۆر باشە وەرە جێ خۆشی تەقلێکی پێ لەدەین ترانسفۆرم دا لێبرن دەکەم هەرگە باشترین یاریزانی ئیسپۆرت یاخود کۆچ ئیسپۆرت کۆچ باشترین مدەڕیبی ئیسپۆرت کەس ناناسم بەڵام با دەنگ بدەینە ئەو کابرای چاوبعینەکە ئەوان ناناسینەوە کاتەگۆریە گرنگەکان نینە بەڕاستی بەلای منەوە ئیسپۆرت تیم ئەوەی جێم لێ بوو بەس فەیس کڵانە بەڕاستی لە تویتەر و یوتیوب ئەوانە جیان دەدەبوو جێم لە ناویان بووە باشترین یاریزانی ئیسپۆرتس پێم وابی جێم لە چیانیان بووە جەیکۆب وایت تیکەر سیمپڵ کەریگان فەیکەر جێم لە کەسیان نەبووە دەنگ دەدەمە چاوبعینەکانەوەڕۆ بەزمینترینشە چییە باشترین یاری ساڵە کە ئایا گادۆڤارە نێڵڕینگە ئێستا تاقیدی دەکەین بێست ئیسپۆرت گەیم باشترین یاری ئیسپۆرتس لەوانە کامم تاق کردەوە کانتۆ سترایکم کردیە دۆتا دوم کردیە لیگ ئۆف لێجندسم بەڕک کردیە ڕۆکێت لیگم کردیە بێگومان ڤاڵۆرانتشم کردیە کەیفم زۆر بە ڕۆکێت لیگی دەنگ بە ڕۆکێت لیگ دەدەم ئۆکێ most anticipated game ئەوە زۆر گرنگە و خەڵاتە بەلای منەوە لەبەرەوەی باسی ئەوەی دەکەکەوە چاوەڕوان کراوترین یاریت لە بۆ ساڵی داهاتوو چییە فاینەل فانتەسی 16مان هەیە هاگوەرتس لێگەسی یاریەکەی هاری پۆتەری ریزدن ئیڤڵ 4مان هەیە وەروەها ستارفیلدمان هەیە کە هەموویان یاری بەناوبانگن و لەگەڵ The Legend of Zelda Tears of the Kingdom ئەوەی زۆر چاوەڕوانیمە بەڕاستی سێ یاریە ستارفیلد و ریزدن ئیڤڵ 4 و هاگوەرتس لێگەسی ئەو سێ یاری هەر زۆر چاوەڕوانە Legend of Zelda-شم پێخۆشە لەگەڵ فاینەل فانتەسی لەوانە تاقیمە بەڵام ئەوانە ئەنتیسپەیت مۆستەکە نینە مۆست ئەنتیسپەیت نینە لەمابینی ریزدن ئیڤڵ 4 و ستارفیلد و هاگوەرتسی کە زۆر چاوەڕوان بە مەکو خۆم یعنی ڕۆژ یەکەم بیکەم 100% ستارفیلد و هاگوەرتس و هەڵار چێشی دەکەم بەزستە دەنگ دەمە ستارفیلدی نەدەمە ریزدن ئیڤڵی نابێت دەکەمە هاری پۆتەر هاگوەرتس دەگەسی زۆر چاوەڕوانیمە زۆریش حەز دەکەم لە مانجی 2 ساڵ داهاتوە یاری تاقیکەمە بەڕاستی بێست ئەداپتەیشن واتە وەرگرتنی چیرۆکی یاریەک بیکرێتە فیلم یان زنجیرە ئارکەینمان هەیە لیج ئۆف لێجندز سایبەرپانک ئێج ڕۆنەر ئەوانە هەموو مسەسەلە ناوانە کاپ هێت شۆ ئەوەش مسەسەلەیە ئەو دووەش فیلمن سۆنیک دە هێچهۆک و ئەنچارتد ئەوە لەسەر یاری ئەنچارتد وەرگیرای ئەو فیلمە لەسەر یاریەکانی سۆنیک ئەوە لەسەر یاری کەپ هێدی ئەوە لەسەر یاری سایبەرپانکی ئەوە لەسەر یاری لیگ ئۆف لێجندزە بێگومان سایبەرپانک ئێج ڕۆنەر هەڵدەبژێن لەبەر ریڤیشنە بۆ کردیم نمرە دە لە دەشم پێداوە بۆ زنجیرەی پێم وایە شتێکی شاکارە پێویستە ئێوەش بیبینن چونکە زنجیرەیەکی زۆر خۆشی ئانەمەیە دەنگماندا سایبەرپانک ئێج ڕۆنەری زۆر نازارە تەماشایکەن ئۆکێ بێست دەیبوت ئیندیم ئەو یاریەی باشترین یاری
یاری بچووک ئیندی واتە ئیندپندنت ستودیویەکی سەربەخۆی بچووک کە زۆر بە ناوازایی دەستی پێکردیان یان یەکەم یاریتیان نیووایتمان هەیە نارکۆمان هەیە ستریمان هەیە لەگەڵ تونیک و ڤامپایر سڤایڤەرس بێکمان دەنگ دەدەنێ ستری یەکێکە لە یاریە نازدارەکانی ئەو ساڵ یاری زۆر خۆش بوو چێژم لێ وەرگرت content creator of the year ئەو وەکو یوتیوبەرەکانە باشترین یوتیوبەری ساڵ برێنلۆ نمونە ئەو کەسانێک کە ڤیدیۆ دروست دەکەن یاخود بابەت دروست دەکەن ناو دنیای ڤیدیۆ گەیمی کارڵ جەیکۆپی زۆر ناناسم لۆدینگ ئۆکێ ڤیدیۆەکانی دەبینم بەڵام نیبلیان بەدزدی نیبل زۆر زۆر نازدارە ڤیدیۆەکانی نۆبروش نایناسم بۆ دەرەجێ ئەو کەسەش ناناسم ناوی کەنتێکریلاتیە من دەنگ دەدەمە نێبڵی کۆنتنت کرێتەرش زۆر نازدارە لە یوتیوبی بێست مەڵتیپلەیەر باشترین یاری مەڵتیپلەیەری ئەو ساڵ Call of Duty Modern Warfare 2مان هەیە Multiversus Overwatch 2 Splatoon 3 Teenage Mutant Ninja Turtles Shredder's Revenge کیفم زۆر بە یاری مەڵتیپلەیەر نایە بۆی هەرچیانی هەڵژێم لە بۆ من زۆر گرنگ نییە Call of Duty Modern Warfare 2 مەڵتیپلەیەرێکی خۆشە بەڵێ زۆریش Multiversus هەندێکەوەم تاقی کردەوە زۆر بەدڵم نەبوو وەکو خۆم بەڵام خۆش متعیان هەیە Overwatch 2 نەکردێت تاوەکو ئێستا Splatoon 3 نەکردیم بەڵام Teenage Ninja Turtles Shredder's Revenge وەکو مەڵتیپلەیەر نا بەڵام وەکو یاری حەز دەکەم دەنجی پێبدەنەوەرێم لەبەرەوەی دەنگ دەدەمە Call of Duty لە شوێنی دیکە بەڵام باوەڕ ناکەم ئەوە لە هەموو شوێنێک ئەو یاریەکانی کای بۆی دەنگ دەدەمە Teenage Mutant Ninja Turtles Shredder's Revenge ناوەژە درێژیە بەز یاریش زۆر خۆشە لەسەر گەیم پاسی هەیە لە بە خۆتان تاقیکەنەوە باشترین یاری وەرزشی یاخود چێبڕچەی ئۆتۆمبیل لەم ساڵ F1 22 FIFA 23 NBA 2K23 Gran Turismo 7 و Ollie World لەما بینی FIFA 23 و Gran Turismo 7 ما لەبەر تەنیا ئەو دوو یاریام کردیە ئەو ساڵ بەڵام دەنگ دەمە FIFA 23 لەبەر گۆڕانکاریەکانی ئەو ساڵم بەدڵ بوو Gran Turismo زۆر نازدار و بێگومان گرافیکی زۆر ڕاقیە بەڵام حەز دەکەم دەنگ دەمە FIFA 23 لەبەر ئەو ساڵ بەزدی فیفام بەدڵ بوو باشترین یاری سیمیلیشن یاخۆ استراتیژی دون سپایس وۆرس نەم کردیە چکە یاریی زۆر نوێە ماری رابرتس سپارکس ئۆف هۆپ ئەوەشم نەکردی یاریی زۆر نوێ تۆزۆ هامەر 3 ئەوەش نەم کردیە 2 پوینت کامپس نەم کردیە ڤیکتۆریا 3 دەنگ دەدەمە دوونی لەبەرەوەی کیفم بە جیهانی دوونی دێگەنە یاریەکە وەکو یاری نەم کرد دا لێبوون دەکەم بەڵام دەنگ دەمە دوونی کیف بە فیلمی دوون دێگەنەتان دیکە سەیریکەم دوون فیلمەکی زۆر خۆشە بێست یاری فامیلی باتە باشترین یاری خێزانی Kirby, The Forgotten Lands, Lego Star Wars دەزانم دەنگ دەمە چیە بێگومان Lego Star Wars The Skywalker Saga Mario Rabbids Sparks of Hope Nintendo Switch Sports Splatoon 3 بێگومان دەنگ دەمە Lego Star Wars The Skywalker Saga نازدارە و یاریە ئەستا پیسی تاقین کردەوە زۆر خۆشە بەڵام ریڤیوشتم لەبۆی نەکرد لەبەرەوەی لە کوردستان زۆر بەناوبانگ نییە بە زۆر چاژم لێ لەبەرەوەی هەر نوێ فیلمەکەی Star Wars هینەیە کریتیانە یاریەک کە لە نۆ پارت نۆ چاپتەر پێکاتی هەموو فیلمەکان چرکە ساتە هیمەکانی زۆر شت خۆشە باشترین یاری فایتینگ شەڕکردن DNF دوویلمان هەیە نازەم و یارم بۆ نەدیتیەونم بەرچاو نەکەتی زۆر جۆجۆ بیزارز ئەدڤانچەر ئەو بەرچاوم کەتی بەڵام نەم کردیان The King of Fighters ئەوەش The King of Fighters نەکردی ئەوسا بەڵام مەڵتیڤەرس و سیفم کردیە بێگومان دەنگ دەدەمە سیفوی لەبەرەوەی بەزدی چێژم لەو یاری وەرگرت وەکو فایتینگ پێم وایە ستایلێکی زۆر سەرنجڕاکێشە بە تایبەتی گەورەبوونی تەمەن و ئەو شتانەی کە تەمەنت دەمری تەمەنت بەسە دەکەوی پێم ژانڕەکەی دەستکاریەکی کرد بێست ڕۆڵ پلەینگ باشترین یاری RPG Elden Ringمان هەیە Live Alive Pokemon Legend Arceus لەگەڵ Triangle Strategy لەگەڵ Xenoblade Chronicle 3 بێگومان دەنگ دەدەمە Elden Ring باوەڕ ناکەم هیچ یاریەکم کرد بی بەقەدەر Elden Ring RPG نازداریە ڕۆڵ پلەینگ واتە خۆت کارکتەرێک بۆ خۆت دروست دەکەی لەناو جیهانەکە لە سوڕی تۆشتی خۆت دەکەی لەو یاری RPG مەحاڵە لە Elden Ring باشتر هەبوو ئەو ساڵ بڕای من بۆیە دەنگ دەدەمە Elden Ring Elden Ring پێ بابی خەڵاتی زۆر دەبە باشترین یاری ئەکشن و ئەدڤێنچەر باشترین یاری ئەکشن لەگەڵ سەرکێشی Plague Tale Requiem دڵخۆشم Plague Tale پێم وابی زۆر کاندید کرا 6,500 شتووە کاندید کرا God of War Ragnarok بێگومان Horizon Forbidden West Stray لەگەڵ Tunic ئۆکێ وەکو ئەکشنی ئەدڤێنچەر بێگومان لە مابینی God of War Ragnarok و God of War Ragnarok و Horizon دەبی دەنگ بدەم Plague Tale ئەکشنی ئەدڤێنچەرە بەڵام زیاتر فۆکسی لەسەر ستۆریە لایەنە گەیم پلەیەکەیم زۆر بەدڵ نەبوو لە ڕیڤیەکەی خۆشم باسم کرد بەڵام بێگومان یاریی زۆر نایبە لە شوێنی دیکە دەنگ دەدەمە Plague Tale پێم وابی لەما بینی God of War و Horizon
بێگومان دەنگ لەمە گادۆڤاری لەبەرەوەی باوەڕ ناکەم هیچ کامل لەو یاریانە لە ڕووی ئەکشن و ئەدڤەنچەر ئەکشن و سەرکێشین لە قەدەر گادۆڤاری نازدارن ئەو ساڵ دا لێبردن دەکەم سترەی لەگەڵ پلێک تێڵی بەس دەبی دەنگ لەمەوی مەزبورم لازم نییە باشترین یاری ئەکشنەوە تەنیا ئەکشن بەیانەتە 3مان هەیە لە سەرنیتندۆی Call of Duty Modern Warfare 2 Neon White Sifu لەگەڵ Teenage Mutant Ninja Turtles Shredder's Revenge وەکو یاری ئەکشن باوەڕ ناکەم لە Call of Duty باشترمان هەبوو بیا ساڵ ئەگە ساف ئەکشن باسی بکەین ئەگە بەس باسی کۆمباتی بکاتن شەڕکردن بە شێوەی هەر شێوەیەک لە ستایلانی خۆیان بێگومان Modern Warfare 2 باشترین یاری VR و AR ئەو ساڵ کە هیچی لەو یاریانە وەکو VR و AR تاقیم نەکریتەوە ئەمانگ ئەسم کردی بەڵام وەکو VR و AR نەمکردیان After the Fall Among Us VR Bonelab Moss Book 2 لەگەڵ Red Matter 2 لەگە دەما Among Us هەلو گۆڕی حەزم نەیە کیف بێرێ Innovation in Accessibility چیە بەو کەسانەیە مەسەلەن پەنجە چتاوانیە چاوە چتاوانیە پێویستی بە ئۆپشنی زۆرە تاوەکو مەسەلەن یاریەکە تاقیکاتە بۆ یاری گادۆڤاری ئەکسسیبڵیتی زۆر میهمە مەسەلەن پێشتر دەبێت خرسەیەک داگری بەس کەسانی دەستیان تاوانیە دەتوانێت یەک جار خریداگری خۆی کڕێتەوە دەرگایەکە بکە ئەو نوع ئۆپشنە ناو یاری پێدەوتێت ئەکسسیبڵیتی بێگومان as Dusk Falls God of Ragnarok Return to Monkey Island Last of Us Part 1 و The Quarry هیچ یاریێک ئەو ساڵ بەقەدەر The Last of Us Part 1 و God of Ragnarok و Horizoniش ئەکسسیبڵیتی مهم نەبووە بەڵام God of Ragnarok پێم وابی زۆر نازدار بوو لەڕووی ئەکسسیبڵیتی Last of Us Part 1 بە هەمان شێوە لەبەرەوەی لە شوێنێک دەنگ دەدەمە God of War ئەکسسیبڵیتیەکەی دەدەمە The Last of Us Part 1 لەبەرەوەی زۆر نازدارە Best Community Support ئەو یاریەکەوە کۆمەڵگای گەیمینگەکەی باشترین سپۆرتی دەکەم یاخود بە خۆیان ستودیۆ سپۆرتێکی زۆر گەورەی کۆمەڵگای گەیمینگی دەکەن هەردووکیان بێکەوە باشترین کۆمەڵگایان دروست کردی Apex Legends Destiny 2 Final Fantasy 14 چواردە Fortnite و No Man's Sky پێم وابی لەمابەی No Man's Sky و Final Fantasy 14 پێم وابی دەنگدەمە 14ەکەی باشتە بەرەوەی لەسەر داوای گەیمەران ئەو یاریە تاوەکو ئێستا مایە و پشگیری گەیمەران وای کە دەوی یاریە ببینێتەوە گەیمەرانش دەڵێن باشترین یاری ئۆنلاینە لە مێژوودا دروست کراوی نەم کردیە بەڵام گەیمەران زۆر بەدڵیانە بۆ منش دەنگ دەمەوە بە عامە لە تویتەری خەڵکەکی زۆر عاشقی یاریە باشترین یاری مۆبایلی Tower of Fantasyمان هەیە Marvel Snap Genshin Impact Diablo Immortal Apex Legends Mobile واللهی لە بۆ یاری مۆبایلی ئەمن ئەوانە ناکەم بەڕاستی تەنیا Apex Legends زارزارە تاقی دەکەم ئەوەی دەنگ دەمە Apex Legends لەسەر مۆبایلی باشترین یاری ئیندی ئەوە هیچ فەرقی نییە لەگە Game of the Year کە گەورەترین خەڵاتە بە یاری ساڵە باشترین یاری مۆبایلی ئەو ساڵ دەنگ دەینە بە مۆبایل باشترین یاری ئیندی یاری بچووک Cult of the Lamp Neon White Sifu Stray Tunic پێم وابی دەنگ دەدەمە Sifu یاخود Stray هەرە دوو یاریشم کردی لەوانە بەڵام Stray هەڵدەبژێرم Sifu بڕاقیە بەڵام ستۆریەکەی بەو شێوازەی نییە پێی بڵێن باشترین یاری ساڵ ستۆریەکەشی خۆشە بەڵام بەو شێوازەی بەڵام Stray جیهانەکەی و گەیمەکە و ستۆریەکەشی بە عام گەیمپڵەیشی وەکو پشی لە یاری دەکەی پێم وایە ئافەریمی دەیە بۆی دەنگ دەدەمە Stray کە هیچ جیاوازی نییە لەگەر Elden Ring و God of War کە ئێستا هەندێشکە دەنگ دەدەین باشترین یاری ئۆنلاین ئۆنگەوین کە بەردەوامە Apex Legends Destiny 2 Final Fantasy 14 Fortnite Genshin Impact پێم وابی دەنگ دەدەمە Final Fantasy 14 دووبارە یان Fortnite پێم وابی Fortnite و Apex زۆر ئۆنگەوینگیان باشە بەردەوام ئەپدەیت و باتڵ پاسی نوێ شتی نوێ لە بۆ یاریەکە خۆیان زیاد دەکەن دەمە Fortnite دیزانم گەیمەری Fortniteمان زۆرە لە کوردستان Games for Impact ئەو یاریانی کاریگەریشی زۆر گەورە دروست دەکەن کارگەری گەورە دروست دەکەن و مەسیجێکی پەیامێکی جوانیان هەیە I was teenage exolonist hindsight endling extinctions is forever citizen sweeper as a fall of memorable ما بێ as Dusk Falls ئەو یاری Xbox یەکەوە ئەوەی زۆر باشی هەبوو پەیامێکی جوانی هەبوو من یاریەکەم هەمووی نەکردی بەڵام بەشەکەم لێ کرد پێم وابی دەنگ دەمەوێ دەمێت دەنگ دەمە ستودیۆ Xboxش بێکمان حەز ناکەم باشترین پرفۆرمانس باشترین نواندنی پاڵەوانی یاریەک لە هۆرایزنی چێمان هەیە ئاشلی برومان هەیە وەکو کارکتەری ئەیلۆی ئەو خانمەش ناوی چارلێت مکبرنیە لە یاری ئەپلێکتێر ڕەکویم وەکو ئەمیسیایە کریستۆفەر جاج وەکو کریتۆسی لە یاری گارەڤا ڕاگنەڕۆکی
مانۆن کەیج لە یاری ئیمۆرتاڵەتی وەروەها سەنی سولجیک وەکو ئەیتریەسی لە یاری گارۆڤ ڕاگنەرۆکی بێگومان لەنگ دەدەما کریستۆفەر جەجی لە یاری گارۆڤ ڕاگنەرۆکی وەکو کریتۆسی ئەو ساڵ پرفۆرمانسی تۆپ بوو نوانەکی زۆر نازداری کرد بە تایبەتی ئەو ساڵ کریتۆسەکەمان تۆزێک نەرمترە حەنانی زیاترە دیمەنی تێدایە بەس دینوانی جوانی پێشکەش کرد باشترین یاری لە بۆ باشترین ئۆدیۆ دیزاین ینی دیزاین کرد دروستکردن و بەرهەمهێنانی دەنگ بەگشتی هۆرایزنمان هەیە گراند توریزمۆمان هەیە گارۆڤ ڕاگنەرۆک ئەلدن ڕینگ کاڵ ئۆف مۆدرن وارفێر 2 وەڵاهی کاڵ ئەو هەمویان نازدار بوون ئەو ساڵ چکە من ئەو یاریانە هەموو کردیە بەڵام وەکو ساوند دیزاین پێم وابی ئەلدن ڕینگ ساوند دیزانی زۆر نازارە بە تایبەتی هەر لێڤڵە و زۆرە دیزاینێکی خۆی هەیە تەنیا بە دەنگ دەیان ناسیوە شوێنە گادەڤار ساوند دیزاین ڕاقیە بەڵام گادەڤار فیمەکەی بەخۆتە زیاتر هۆرایزنیش وا بوو گراند توریزمۆ و کاڵ ئۆف دیوتی ژوا دەمە ئەلدن ڕینگی پێم وابی لە ڕووی ساوند دیزاین ئۆدیۆ دیزاین شتێکی نازدار بوو ئۆکەی وەکو سکۆر و میوزیک واتە لەحن و فیمەکە پڵێکتێڵمان هەیە میوزیکی ڕاقی بوو بەڕاستی سکۆڕەکەش ئەو میوزیکەی کە لە باگراوەندایی من پێە ئەلدن ڕینگمان هەیە گارۆڤ ڕاگنەرۆک مێتال هێلسینگەر و زینۆبڵد کراونکە 3 original song or licensed soundtrack including of scores music والله هێوەش دەنگ دەدەمە ئەلدن ڕینگی مەحاڵە میوزیکی ئەلدن ڕینگی زۆر نازدارە بەگشتی سکۆڕەکەشیان زۆر خۆشە باشترین یاری ئارت دایرەکشن باشترین ئارت دایرەکشن وەتە دەرهێنانی هونەری مثلەن کاتێک لەسەر ستۆری بۆردێکی لەسەر وەرەقەیە کە چۆن دەڵێ دیمەنێک دروست دەکەن ئەو دیمەنانە هەم پێکەوە جوانترین بە جوانترین شێوە دروست بکرێتەوە لە ناو یاریەکە دەرێ for outstanding creative or technical achievement in artistic design and animation دەرێ باشترین یاری لە ڕووی دروستکردنی دیزاینکردنی یاری لەگەڵ ئەنیمەیشن جوڵەی کاراکتەر و شتەکان جیهانەکە بدەینە چیە ئەلدن ڕینگ گارۆڤ ڕاگنەرۆک هۆرایزن فۆربیدن وێست سکۆرن سترەی لەوەیان دەنگ دەمە گارۆڤاری محاڵە لە ڕووی دیزاینی ئارت دایرەکشن ئەوانە بەجددی نازدار بوو باشترین چیرۆک نێرەتیڤ پڵێکتە ڕەکویم ئەلدن ڕینگ گارۆڤ ڕاگنەرۆک هۆرایزن ئیمۆرتاڵیتی وەکو چیرۆک ئەگەر تەنیا چیرۆکی باسکەین ئەمشا ئەلدن ڕینگ باشترین چیرۆکی هەیە لە چاو هەر هەمووانە لەبەرچ لەبەرەوەی چیرۆکی ڕاستە خۆ ناڵە دەبی خۆ لە جیهانەکە بگەڕێ بەڵام کاتێک کە تێیدەگەی چیرۆکەکە بەگشتی چییە مەحاڵە مناقەسەی پێ بکەیەوە لە ڕووی چیرۆکەوە لەگەڵ یاریەکی دیکە بەڵام ئەلدن ڕینگ هەموو گەیمەرێک تێی ناگە دەبی هەموو گەیمەرێک ناتوان چیرۆکەی هەڵهێنی لەبەرەوەی دەبی هەموو شتێکی بخینیەوە لە یاریەکەی بەڵام وەکو پێشکەشکردن کە گەیمەر یاریەکە دەکات لە شتەکان تێبگەم پێم وابی گارۆڤ ڕاگنەرۆک ئەوی شەی کرد بە ئاساین تێیدەگەین و چیرۆکەش نازدارە و قوڵایەکی زۆریشی هەیە بۆی دەنگ دەمە گارۆڤ ڕاگنەرۆکی باشترین دەرهێنانی یاری واتە دەرهێنەرێک بێ لایانی ئەنیمەیشن و گەیم پڵێی و چیرۆک و ئەوانە هەر هەمووی پێکەوە کاری بەڕێوەبردنی لەبۆ بکە و کاری دەرهێنانی لەبۆ بکە ئەلدن ڕینگ لەلایەن ستودیۆ فڕۆم سۆفتوێر گارۆڤار سۆنی سانتا مۆنیکا هۆرایزن لەلایەن گۆڕا گەیمسی سۆنی ئیمۆرتاڵیتی هالف هێرمەیت سترەیش بلو 12 ستودیۆ وەکو گەیم دایرەکشن گادۆڤار ئەلدن ڕینگ نازارە بەڵام لە ڕووی دەرهێنانی یاری ناکاتە گادۆڤاری بە بڕای من تەوانەوە ئۆکەی گەورەترین خەڵات گەیم ئۆف دە یەر باشترین یاری ساڵ لە ڕەهەموو ڕۆکان ئەویان لە بۆ من زۆر قورسە لەبەرەوەی لە مابینی ئەلدن ڕینگ گادۆڤاری دەیهێڵمەوە بەس دڵخۆشم ئە پڵێکتە ڕەکوێمیش کاندید کرایە زۆر دڵخۆشم و پێم وابی هیچ جیاوازێکی گەورەشی نیە لە مابینی ئەو سێ یاریە هۆرایزنیش نازدارە فۆربیدن وێست بەڵام هۆرایزن تقریبا یاریی وەکو ئەساسنی دەچین لەوەی بە یاریش وەکو ئەلدن ڕینگی بچین کە جیاوازیان زۆر ئەساسنی ئەلدن ڕینگ ڕاستە وەکو یەکن ئارپیجینە هەردووچیان ئۆپن وۆڵدن بەڵام ئەلدن ڕینگ لە لێڤڵەکی دیکەیە لە چاو یاریە نوێیەکانی ئەساسن هۆرایزنیش لە لێڤڵەکی دیکەیە لە چاو سەرجەم یاریەکانی دیکەی خۆی پڵێکتە ڕەکویم ئەلدن ڕینگ گارۆڤ ڕاگنەرۆک هۆرایزن فۆربیدن وێست و سترەی لەگەڵ زینە بلەید کرۆنیکل 3 پێم سەیرە و دڵخۆشم یاریی نیتندۆش کاندید کرێ لەوانەشە بیباتەوە بە دووری مەزانم پار ئیت تێکس تو بریۆ بەڵام ئەوەی زۆر دڵخۆشی کردیمە
گادۆڤار ڕاگنەڕۆک 2010 منافەسەی ڕێدێت ڕدەمشنی دوی کرد بە بردیەوەش ئەو ساڵ گادۆڤار منافسی ئێلدن ڕینگ دەکات کە هاوشێوەی ڕێدە ڕدەمشنی یاری زۆر زەبەلاح بەناوبانگە بەڵام دەیباتەوە نایباتەوە نازارم ینی ئەمە تەنیا دەنجی گەیمەران 170ەکە پەرەپێدەرەکان و ڕۆژنامە نووسەکانی دنیای ڤیدیۆگەیم دەنگ دەنە بەڵام دەنجی مەش حیسابە 130 گادۆڤار یان ئێلدن ڕینگ گادۆڤار بەلایەکی لایم گەیم ئۆف دە ییر ئێلدن ڕینگ بەلایەکی دیکە ئەو گادۆڤار دوێنێشە تەواو کرد ئێلدن ڕینگ مانجی دوو تەواو کردێ دەنگ لەمە گادۆڤار دەزانین لەبەرچەم ئێلدن ڕینگ یاری زۆر ڕاقیە ڕیڤیوشم نەبووی کرد نمرەی 11 لەسەر دەشم پێی هەیە کە ئەگەر ڕیڤی گادۆڤاری بکەم لەوان باوەڕ ناکەم 11 لەسەر دەی پێ بدەم ئەو پەڕی دەردێ تەواو بەڵام لە 11 لەسەر دەم بە ئێلدن ڕینگیدا لەبەرەوەی ئەزمونە کە دەداتێ لە هیچ یاریەک نییە ئەزمونە ئەویش چیە بە خۆت بە دوای شت بگەرە لە جیهانەکە بێ ئەوەی یاریەکە پێت بڵێ وەرە کوێستت نییە نیشانەکەت نییە لەسەر شاشە پێت بڵێ بەو شێوازەی بڕێ تەنیا لایتەکێ لە عاد پێت دەرێ ئەو ڕێیە چیرۆکەشی هەیە مۆزوعەکەی بڕۆ هەر ئەوەندێ ئیدکە دەی بە خۆت ببینی ئەدە تام و چێژی هەیە لە بە خۆ گەڕان دیتنەوەکەی گادۆڤار یاریش تەقلیدی تەبیعی خۆمانە بەڵام زۆر بە ناوازەی دروست کرێ و تام و چێژی زۆر ڕاکشترە بۆیە یاری ساڵی من لە 2022 یاری گادۆڤار ڕاگنەڕۆکە داوای لێبوردن دەکەنەوە جەماعەتی ئێلدن ڕینگ و پلەی تێڵی سترەیش پێم وەختن کەوە گادۆڤار ئەنی پێویستە بیکەین ئەو کەسانی کە تەنیا سیر دەکەن هەتا بە خۆیان نەکەن ئەو چێژەی وەرناگرن بۆیە دڵم یاری ساڵە لە بۆ من لەوانەشە ئێلدن ڕینگ بیباتەوە لەوانەیە پلەی تێڵ بیباتەوە لەوانەیە زینەبڵێید کرۆنیکل 3 بیباتەوە باوەڕ ناکەم سترەی و هۆرایزن بیبنەوە ئەوانە یاری نازدارن بەڵام لە لێڤڵی گادۆڤار و ئێلدن ڕینگی نینە بە هیچ نەواک لەیکتر ژاقی وڵا بەس دەنگمدا گادۆڤاری پێم وایە گادۆڤار مستەحەقە ئەوکە ڕێنی خۆشەویستم چاوتان ماز دەکەم زۆر سپاس بۆ سەیرکردنی و ڤیدیۆیەت کاتەکەم دەکمێ لایک سەبسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکە بەخوای گەورەتان سپێرم خودتان لەگەڵ وە دەمێ ئێوەش یاری ساڵی خۆتان لە کۆمنت بنووسن